بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام خوددا بیمە ئاسوودەم خوێندن پیشەما هەردام لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم لەکوێ بەردا دەخوێنم ئاواتم بەفری دێنم ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین ئێمە جوست و چالاکین پێشەنگین و بێباکین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین چرادا دەگرتێنین نەدانین لە بندێنین قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە قوتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە. سڵاو خۆشەویستان، وردی لە جوانەکانم ئەمڕۆژ هاتینەوە لاتان بە وانەیەکی تر لە وانەی پۆلی دووەمی بناڕەتی کوردی ڕێزگرتن لە کات. لاپەڕە پەنجاو پێنج لاپەڕە پەنجاو پێنج بکەنەوە. هەرچەندە لە لای من پەنجاونەوەی بەڵام هەندێکیان پەنجاونەوەیان جێکیان پەنجاو پێنجە لە چاپەکاندا. قوتابیانی خۆشەویست، ڕێزگرتن لە کات. نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن. کاتی خۆیان دابەش کردووە، بەیانیان دەچنە خوێندنگا. نیوەڕۆیان پاش ناخواردن هاوکاری باوک و دایکیان لە کار و باری ماڵەوە دەکەن. ئێواران وانەکانی ڕۆژی دواتر ئامادە دەکەن. شەویش دەخوێنن، زوو دەنون و زوو لە خەو هەڵدەستن. نارین و سەفین لە لای دایک و باوکیان خۆشەویستن، بۆیە بێدڵیان ناکەن. قوتابیانی خۆشەویست، ئەم بابەتە چیمان فێر دەکات؟ پێمان دەڵێ ڕێز لە کات بگرین، واتە کاتشم شێرە گەرنەی بڕی دەتبڕێ. ئەگەر ئێمە کاتی ژیانی ڕۆژانەمان تەرخان نەکەین و دابەشی نەکەین بەسەر کارەکانماندا، ئەوە هیچ کات لە ئیش و کاروبارەکانمان سەرکەوتوو نابین و پێش ڕناگەین و کاتیش بەشمان ناکە بۆ کارەکانمان. خاستەن تۆ ئێستاکانە کە لە ماڵەوەی کاتێکی زۆرت هەیە. بۆ نمچووکە کاتی بەیانەکەی لە جیاتی لە قوتابخانەی لە ماڵەوەی تۆ پێویستە کاتەکەی خۆت بە جوانی دابەش بکەیت. هەروەکو ئەوە بینە خەیاڵی خۆت جەدوەلەکەت لە لایەکی ژوورەکەت بدا، باسی بکە کە من ئەوڕۆ بۆ نمونە دووشەمە یان سێشەمە چ دەرسێکمانێ لە فلانە کات. تۆ ئەو دەرسە پێچەند بۆ نمونە سەعات 8:30 بەیانیەوە نییە، سەعات 8:30 بەیانی بە دایک و باوکت بڵێ دایە من لەوانەیە 8:40 دەرسی کوردیمان هەبێ. تو پێداچوونەیەک 10 دقەیەک با 40 دقەش نەبی، هەر 10 دقەیەکی زۆرە پێداچوونەوەی بۆ دەرسەکەت بکەیت کە ئەو وانەی پێشتر خوێندیتانە. پاشان 10 دقە فرسە وەرگرە. لە کاتی فرسە لە قوتابخانە دەچی بۆچێ؟ بۆ گەورەپان و یاری. بەڵام کە لە ماڵەوەیت دەتوانی بچی یاریەک بکەیت لەگەڵ خوشک و براکات، دەتوانی بچی بە شتێکی دیکە یارمەتی دایک و باوکت بدەیت، یان ژوورەکەت خاوێنکەیەوە، یان دەست و دەم و چاوت بشۆی، یان وەرزشێک بکەیت. پاشان دێ بۆ نمونە دوای کەوە 40 دقە تەواو کرد و ڕێز دووە کرد، 10 دقەی ڕێستەکەشت تەواو بوو، دێ سەر دەرسێکی دیکە سەیری جەدوەلەکەت دەکەی بزان لەو ڕۆژەدا چ دەرسێکت هەیە، چ وانێکت هەیە. ئەو وانەیەش بە هەمان شێوە پێداچوونەوەی لە بۆ بکە. تاقی بەیانەکەت واتە کاتی بەیانیەکەت چۆن جەدوەلی ڕۆژانەی مەکتەبت لەبەر دەستا بەو شێوازە بەسەری ببە. ڕێستەکان هەر لە ماڵە خۆت بە شتی دیکە چکە 10 دقە ڕێستە بوو، 40 دقە دەرس بوو، 10 دقە ڕێز بوو. ئەوە هەم ئیسفادەی لە بۆ خۆت هەیە، هەم وا دەکەی کە لەوانەکانت دانەبڕێ و هەم کاتەکەشت بۆ دەگەڕێتەوە و بەسەردا کەڵەکە نابی. هەموو وانەکان زۆر لات ئاسان دەبی و خۆشت پێ دەخافرێنی. ئەو کاتەش دانی ئێوارەکەی دەتوانی بخەوی و ئیسرحەت بکەی و شەویش زوو بخەوی و بەیانیان زوو لە خەو هەستی. دووبارەی دەکەیمەوە قوتابیانی خۆشەویست، هیوادارم لەگەڵم بن، ئەو جارە لەگەڵم بخوێنەوە. کەمێک هێواشتر دەبم، ئێوە لەگەڵم بخوێنەوە بۆی فێری خوێندنەوەکەش ببن. ڕێزگرتن لە کات. نارین و سەفین دوو خوێندکاری زیرەکن. کاتی خۆیان
دابەش کردووە بەیانیان دەچنە خوێندنگا نیوەڕۆیان پاش نانخواردن هاوکاری باوکو و دایکیان لە کاروباری ماڵەوە دەکەن ئێواران وانەکانی ڕۆژی دواتر ئامادە دەکەن شەویش دەخوێنن و زوو دەنون و زوو لە خەو هەڵدەستن نارین و سەفین لای دایک و باوکیان خۆشەویستن بۆیە بێدڵیان ناکەن قوتابیانی خۆشەویست گوڵە جوانەکان لە ڕێزی ئاخر ئامۆژگارێکی دیکەمان دەداتێ دەڵێ نارین و سەفین لە لای دایک و باوکیان خۆشەویستن بۆچی چونکە بێدڵیان ناکەن کاتەکانی خۆیان زۆر بە جوانی دابەش کردووە نایانەوێ کاتیان بە فیڕۆ بڕوات ئێوەی خۆشەویستیش پێویستە لە ماڵەوە کاتەکانی خۆتان بەو شێوازە دابەش بکەن وەکو پێم گوتن چۆن ڕۆژانە لە قوتابخانە بوون جەدوەلەکە دیارە پێداچونەوە بەوانەکانت بکە دایک و باوکت ئیجاز مەکە لە کاتی ڕێز بۆ خۆت دابنێ هەم یاریکاریان بکە و هەمیش وانەکانت با بەسەرێکدا کەڵەکە نەبن و پێداچوونەوەیان بۆ بکە هیوا سوود بینین بۆ هەموو لایەک و ئێستا دێنە سەر ڕاهێنانەکان ڕاهێنانی یەکەم قوتابی خۆشەویست ئەم بۆشانە پڕ بکەرەوە خاڵی یەکەم نارین و سەفین بۆ شای خۆیان دابەش کردووە نارین و سەفین چی بوو کاتی خۆیان دابەش کردووە کاتی خۆیان هیوادارم ئێوەش کاتی خۆتان دابەش بکەن چونکە گەر کاتی خۆت دابەش بکەی بە هەموو کاروبارەکانی ڕۆژانەت ڕادەگەی و کەسێکی سەرکەوتو قوتابیەکی زیرەکیش لێ دروست دەبیت خاڵی دووەم بەیانیان دەچنە چێ دەچونە خوێندنگە هیوادارم لەگەڵ من بۆ شایەکان پڕ بکەنەوە خاڵی سێیەم ئێواران بۆ شایی ڕۆژی دواتر ئامادە دەکەن ئێواران چیان دەکرد وانەکانی ڕۆژی دواتر وانەکانی ئێوە دەتوانن ئێواران پێداچوونەوەی بۆ ئەو بابەتانە بکەن کە لە تاقیبانەکەی خوێندوتانە هەر خۆشتان پرسیار لە خۆتان بکەن یان دەتوانن بیدەنەوە دایک و باوکتان بڵێ ئایا من لەو بابەتە تێگەیشتوم یان لە بینی خوشک و برایەتی بۆەوەی وانەکانت لە بیر بێتەوە و ڕەبت بی پێکەوە هەمیش ئیسفادەیەکی زۆری هەیە ناتوانانی وانەکانە و کات لە بیر بکەیت خاڵی چوارەم کۆتا خاڵ بۆ شایی دەنون و زوو لە بۆ شایی هەڵدەسن چی زوو دەنون لێ لە دەنووسی زوو دەنون و زوو لە خەو هەڵدەسن هیوادارم ئێوەش کە ئێستا لە ماڵەوەن هەر بەو شێوازە بن بۆەوەی کەسێکی ژیر و عاقڵ و زیرەکتان لێ بچیتن ئێستا دێنە لاپەڕەکەی ئەو دوو بکەنەوە ڕاهێنانی دووەم ڕاهێنانی دووەم قوتابیانی خۆشەویست پێمان دەڵێتن عەفوەن بە ئەوە ڕەشکەینەوە قوتابی خۆشەویست ئەم پەندەی خوارەوە لە تێنووسەکەت بنووسەوە دوایەوەی کە بابەتەکەت نووسیەوە جارێک یان دوو جار و ڕاهێنانەکەشت حەلکردەیە سەر ڕاهێنانی دووەم لە تێنووسەکەت واتە لە دەفتەرەکەت ئەم پەندە دەنووسیەوە جا هەر قوتابیەک ئەگە بۆ مینووسی دەتوانین وێنەکەم بۆ بنێرێت لە گروپی ڤایبەر دای بنێ منیژە ئەو کاتە ئافەرینی لێ دەکەم و گوڵبارانی دەکەم زان چێ گوڵی پۆلا چێ گوڵی دایە و بابەتی بەو شێوازە بنووسێتەوە بە جوانی بۆشم لە ڤایبەردا بنێ دەڵێ کات وەک زێر وایە نابێ لە دەستی بدەیت ئەوە پەندێکی کوردیە ژیکەڵەکانم ئەو پەندە باسی کات دەکاتێن واتە نابێ ئێمە کاتی خۆمان بە فیڕۆ بداین هیوای تێگەیشتن بۆ هەموو لایەک ئێستا دێنە سەر چالاکی جوانکیلەکانم سیرکە ئەم چالاکیە چیمان پێ دەڵێ ئەو وشەی گۆر شەو دەبێتە شەف واتە ئەو واوە سیرکە ئەو واوە کە گلۆپەکەی ئاراسە دەکەم دەیگۆڕی بۆ پیتی ڤ کە لە کرمانجی خوارو لە ژوور و عەفوەن
بەکاردێنرێت لە زیاتر واوەکان بە PTV لە زاریان دێتە دەرەوە دەڵێ قوتابی خۆشەویست توش ئەم نیشانەی خوارەوە وەکو نمونەی سەرەوە لێ بکە چاو لێو ئاو سێو ناو میوان بزانین ئەگەر ئەو واوانە بگۆڕین بۆ PTV بزان چی لێ دێ چاو دەبێتە چاو لێو دەبێتە لێو ناو دەبێتە ناو سێو دەبێتە سێو ئاو دەبێتە ئاو میوان دەبێتە میوان بە هەندێک بە جوانی بینووسینەوەیان قوتابیانی خۆشەویست ئەم بابەتەش لەسەر کات بوو هیوادارم هیچ کامێکمانوە لەگەڵ ئێوەش کاتی خۆمان بە فیڕۆ نەدەین و سوودم پێتان گەیاندە بیت بەم بابەتە و دووبارەشی دەکەمەوە نووسی بیتان لە تێنووسەکەتان لەگەڵ ڕاهێنانەکان و ئەم چالاکیشتان لەسەر کتابەکەتان شیکار کردی بێت تا بابەتێکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما هەردەم قوتابی ما ئاسوودەم خوێندن پیشەما